قورئانی پڕبەخشش ئەوەشی بۆ ئێمە حەل کردووە یەکێ بڵێم وەڵڵاهی نازانم چیان پێ بڵێم. خوای گەورە سوورەتی لوقمانی ناردووە. پێویستیت بە خوێندنە کتێب هەر زۆر بخوێنەوە لەسەر پەروەردەی منداڵ باشە، بەڵام ئەگەر هیچ دەست نەکەوێ بەس قورئانی پیرۆز کافیە. هەرچی لە ناو کتێبی پەروەردەییدا هەیە خوا لە چەند ئاەتێکی کورت و پوختا بۆی باس کردوین. سوورەتی لوقمان خوای پەروەردگار دەفەرمێ وإذ قال لقمان لابنه وهو يعظه، وەکو جەناب لوقمانیش پیاوێکی خواناس و دانا و زانا بووە، قسەکانی شایستەی ئەوەن بکرێن بە مەنهەجی خوێندن لە مینبەرە باز بکرێن جەنابەت وەکو دایک و باوک گوێت لێ بێ، کوڕەکەی دادەنیشێنێ و نەسیحەتی دەکا. خوا دەفەرمێ دەتۆش ڕۆڵ باوک و دایکی بەڕێز کە خوا مناڵی پێبەخشی ئەوە نەسیحەتی مناڵەکەت بکە، یعظه نەسیحەتی بکە. فەرمووی یا بونەیە ڕۆڵەی شیرینم هاوبەش بۆ خوا بڕیار مەدە. دوای ئەوە خوای گەورە باسی دایک و باوک دەکا، مەوعیزەکە دەچێتەوە دەستی لوقمانەوە. یا بونەیە جا سەیری قورئان کەن یەک وشە بێ لەسەری بوەستی. ڕۆڵە شیرینەکەم یعنی بەردەوام کە نەسیحەتی مناڵەکانتان کرد خۆشەویستان، بەردەوام وشەی سۆزیان لەگەڵا بەکاربێنن. ڕۆڵە شیرینەکەم، کوڕە شیرینەکەم، کچە جوانەکەم، ڕۆڵی لەبەر دڵانم ئاوا نەسیحەتی بکە، چونکە ئینسان فتح القلب قبل فتح العقل. هەر کەسێ قسەت بۆ کرد ئەگەر دەتەوێت گوێت لێ بگرێ یەکەم جار دڵی بکەوە، ئەمجا دوای قسە لەگەڵ بیر و هۆش و عەقڵی بکە. مامۆستایانی بەڕێز لە باخچەی ساوایانەوە تا زانکۆ ئەگەر دەتەوێت قوتابیەکە سوود لە دەرسەکەت وەربگرێ پێش ئەوەی بابەتە زانستیەکەی بۆ باسکەی ئەدەبیەکەی بۆ باسکەی یەکەم جار دڵی بکەوە، دڵ یەکەم جار هۆگری خۆتی بکە، خۆشەویستی خۆتی بۆ دەرببڕا، وەڵڵاهی دەرسەکە لێ وەردەگرێ بە مادەی عیلم ئەو عەقڵە ناکرێتەوە تا دڵی ئینسان نەکەیەوە. ها قورئان بە یەک وشە ئەوەمان پێ دەڵێ یا بونەیە بڕێوە بەری بەڕێز. ئەگەر دەتەوێت مۆزەفەکانت کەسانی دڵسۆز و بەڕێز بن و ئیشوکارەکانت بەدڵ بکەن ڕێزیان لێ بگرە، دڵیان بەلای خۆتا ڕاکێشە. قورئانی پیرۆز فێرمان دەکا محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم ئەو زاتەی کە سەروەری هەموو پێغەمبەرانە. خوا پێی دەفەرمێ وەلەو كنت فظا غلیظ القلب لانفضوا من حولك. لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 159 دا دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ بە ڕەحمەت و میهرەبانی خوا ئاوا دڵن نەرم بۆ لەگەڵ ئەو خەڵکەدا خوا زمانی شیرین کردووی، ئەوە بەی خوای بزانە. خۆ ئەگەر بێت و فەضڵەن، فەضڵ لە زمانی عەرەبیدا بەو ئاوە دەوترێت کە لە ناو سکی حەیواندا لە ناو سکی حوشترایە کاتێ ئاویان لێ دەبڕا لەبەر ئەوەی نەمرن لە تینواندا و نەخنکێن حوشترەکەیان سەر دەبڕی و چیسە ئاوەکەی ولگیان دەردێنا، جا دەڵێن ئەو ئاوە بۆنی زۆر ناخۆشە، تامی زۆر بۆگەنە، بەس هەرەوەیە ئاوە و دەیخۆیتەوە قورگ نانووسێ و نامری. فەز ئەوەیە وەڵڵاهی قورئان دەفەرمێ هی وا هەیە زمانی ئەوەندە زبرە دەڵێ ئاوی ناو ورجی حوشترە، یعنی هەر گوێت لێ دەبێ بێزاری، بۆنیان ناخۆشە قسەکان، تامیان ناخۆشە، ئەڵی بزمار لە دڵت دەدا، بەس ناچاریشێ بێ گوێی لێ بگری. نەبینیوە لە خەڵکانی واتان نەدیوە کە ئەو زمانی ئەوەندە زبرە ئەڵی بزمار بە دڵتا دەکوتێ کە قسە دەکا، جا هەیە لەگەڵ مناڵەکانی خۆیان ئاوا قسە دەکا. خوا فەرمووی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئاگات لێ بێ ئەگەر تۆ زمانت زبر بێ، ڕوت تاڵ بێ، دڵت ڕق بێ، لەنفەضوا دەپڕژێن، پەرداخێکی شوشە بێنە لە بەرزێ و بیخە خوارەوە بەسەر کاشی و چیمەنتۆکەدا چۆن هەر پارچەی بەلایەکە دەڕوا. تەزبیحی کە بە هەودایەکەوەیە ئەو تەزبیحە هەوداکە بپچڕێنە دەنکی تەزبیحەکان هەر یەکەی بەلایەکە دەڕوا. ئەو سەحابانە ئاوا لە دەورت دەپڕژێن. لێرەوە پێمان دەڵێ ئەی دایک و باوەک ئەگەر زمانت شیرین نەبێ وەکو هەنجوین، ئەگەر ڕوود خۆش و زەردەخەنت لەسەر لێوان نەبێ لەگەڵ منداڵەکانت، ئەگەر دڵت میهرەبان نەبێ منداڵەکانت ئاوا لە دەورت دەپڕژێن، گوێ لێ ناگرن.